بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست شاندی حکوومەت هێرێمی کوردستان بۆ بەغداد سەردانی پەرلەمانی کوردستانی کرد و لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان و دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کۆبوونەوە و باسی و توێژەکانیان لەگەڵ بەغداد کرد. کات وەزیری دارایی هەرێم ئاماژەی بۆ کرد بۆ سەرفکردنی یا خەرجکردنی موچە چاوەڕێی ڕەزامەندی عادل عەبدولمەهدی سەرۆک وەزیرانی دەست لە کارکێشاوی عێراقن. ئەمشەو لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین کە چارنووسی موچەی فەرمانبەران لە نێوان هەرێم و بەغداد چی بەسەردێت بە میواندارێک لە بەڕێزان ئەبوبەکر هەڵەتنی ئەندامی پەرلەمانی کوردستان و محمود ڕەزا ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق. سەرەتا راپۆرتێک دەبینین. شاندی دانوستاندکاری حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەغدا لەگەڵ دەستەی سەرۆکایەتی و سەرۆکی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان کۆبوونەوە. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش دەڵێت لە کۆبنەوەکە بە شاندەکەی حکوومەتم ڕاگەیاند دەبێت حکوومەت موچەی فەرمانبەران دابین بکە، ئەگەر ناتوانێش ئەم کارە بکات دەبێت حکوومەت دەست لە کار بکێشێتەوە. ئەوە بدەی کە ئێستا بۆ ئێمەیان باس کرد گەشتبین نین لەوەی کە ئەو 453 ملیاری کە وەکو بەشەبودجەی هەرێمی کوردستان عێراق دەینات بینێرێ و ئێمە وەکو خۆشم بەڕاستی وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەرپرسیارەتی ئەم بارودۆخە ناهەموارە و ئەو قۆناغە تاڵێکی ئێستا بە تایبەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێدا تێدەپەڕن دەیخینە ئەستۆی ئەو سەلایانەی کە حکوومەتی هەرێمی کوردستانی پێکەناوە. چکە لەوێ باس کرا کە ئێمە هەموو لایەک بەرپرسیارین، ئێمە هیچ بەرپرسیار نین، ئەوانە بەرپرسیارن کە حکوومەتیان پێکەناوە و ئەوانە بەرپرسیارن کە 28 ساڵە ینی حکومڕانیەشی خراپ لە هەرێمی کوردستان بەڕێوە دەبن. ئەو دەرهاویشتەی ئەو شێوازی حکومڕانیە کە 28 ساڵە بە تایبەتی ئەم دوو حیزبە و هەر ئەو حیزبەش کە ئێستا لەم قۆناغەدا بەشدار بێ بەرپرسیارە بەڕاستی. و ئێمە باسی ئەوما کرد کە پێویستە ئەم حکوومەتە هەر چۆنە بێ موچەی هاوڵاتیان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابین کە بەرپرسیارە دابینکردنی. و بەڕاستی من هەمیشەی دێڵێم هەر دەسەڵاتێک نەتوانێت ژیانی خەڵکی خۆی باش بکە، گوزەرانی چاک بکە و موچەی فەرمانبەرانی دابین بکە، پێویستە حکوومەتە دەست لە کار بکێشێتەوە. لە کۆبنەوەکەدا سەرۆکی فراکسیۆنە ئۆپۆزیسیۆنەکان ڕەخنیان لە شاندەکەی حکوومەتی هەرێم گرت کە ئەو دۆخەی ئێستا هاتۆتە پێش حکوومەتی هەرێم لێ بەرپرسیارە چونکە تا ئێستا پابند نەبووە بە ڕادەستکردنی ڕۆژانە 250,000 بەرمیل نەوت بە بەغدا. هەرێم چی هەیە و موچە چۆن دابین ئەکا و مەسیری موچە بەرەو چۆ ئەڕوا بەداخەوە هەرێمی کوردستان باجی هەڵەکانی قۆناغی ڕابردووی ئەدا و ئێستا بەغدا خۆی لە قەیرانایە و هەرێمی کوردستانیش تووشی قەیرانێکی گەورەتر بووە. دەرەنجام هەوڵەکان بەردەوامن. بەداخەوە کە حکوومەتی هەرێم ئێستا بە شێوازێکی زەعیفی و شکست خواردوو چۆتە بەردەم بەغداد و داوای دانوستانی لێکە لە کاتێکە کە سعری نەوت بەرز بێت پشتەکەنە بەغداد. ئێستا کە سعری نەوت هاتۆتە سەر $10 ڕاکەنەوە بۆ بەغداد و ئەچن ڕۆکەنە بەغداد. تەبعانە بێت چاوەڕێی ئەوە بکەن کە بەغداد جوابیان نایەتەوە. بە ناوی ئابووری سربەخۆوە میلەتێکیان وێران کرد. 4 بۆ 5 مانگەچێ موچەی خەڵکیان نەیاوە داوای گەشتبینی لە خەڵکەکەن. خەڵک بە باخەڵی بەتاڵەوە بە گیرفانی بەتاڵەوە بە زمانی بەڕۆژەوە گەشتبینی لە چیا ببینێ. لە پێناو ناردنی شایستە داراییەکانی هەرێم حکوومەتی هەرێمی کوردستان پێشنیارێکی ئاراستەی حکوومەتی ناوەند کردووە کە تەواوی مەلەفی نەود ڕادەستی حکوومەتی ناوەند بکات، بەڵام تا ئێستا بەغدا وەڵامی پێشنیارەکەی نەداوەتەوە. ئەو ئیستعدادەمان لە دوا دانیشتنیشمان دوا کۆبنەوەمان لەگەر لایانی عێراقی کە دیسان تاکیدمان کردەوە کە مەلەفی نەفت بە تەواوی نەک تەنها 250 هەموو مەلەفی نەفت تەسلیم بەغدا بکەین، بەڵام بەغداش ئیلتزام بە هەموو شایستە داراییەکان و ئیستحقاقاتی شەریکات بکاتن. لە دوای چەندین کۆبوونەوەی گرنگ و حساس ئێمە توانیمان بگەینە سیغەیە کە لە ئەمانەی عامەی مەجلیسی وزەرای عێراقەوە مزەکەرێک بەرز کرێتەوە بۆ ڕئیسی وزەرا بۆ ئەوەی بڕیاری ئیطلاقی بودجەی کوردستان ببن. ئەو نووسراوەمان چۆتە پێشەوە ڕۆژی پێنجشەممە گەیشتوتە ڕئیسی وزەرا. ومێدمان وایە بەم نزیکانە جوابەکەی وەرگرینەوە. بەپێی زانیاریەکان ڕۆژی دووشەمە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی هەرێم لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان لە پەرلەمانی عێراق لەسەر پرسی بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێم لەلایەن حکوومەتی ناوەند کۆ دەبێتەوە.
دەیانەوێت لەو کۆبوونەوە بگەنە ڕێگا چارەیەک بۆ ئەوەی جارێکی تر بەغدا ڕازی بکەنەوە کە موچەی فەرمانبەرانی هەرێم بنێرێتەوە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بن. کاک محمود ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بەوەی کە حکوومەتی هەرێم هیچ موچەیەکی ساڵی 2020 دابەش نەکردو ئێستاش کێشە بۆ پشکێرێم لە بەغدادەوە دروست بووە بە بۆچوونی بەڕێز نەناردنی لە بەغدادەوە خەتای عێراق یاخود خەتای دەسەڵاتدارانی هەرێمە. زانی ئەو هینە کاک حەکیم جارە زۆر سپاس بۆ ئەم بۆنەیە بۆ ئەم دیدارەوە هەروەها ڕێز و خۆشەویستیم بۆ جۆگرەکان بینەرەکانتان جۆگرەکانتان. لە ڕاستیەوە بەڵێ و نەخێر وەڵام نایرێتەوە چکە ئەبێت تۆ بچیتەوە بە مێژووی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغایە لە دوای ساڵی 2023ەوە. بەڵام من ئەوەنەی پێشەوەی ببم بە پەرلەمانتار 4 ساڵی خولی ڕابردوو لە پەرلەمانتار بووم و پێشتریش من نووسەرم ئەگەڕێم ینی ژمارە و ئەوانە کۆکەمەوە. من زۆر وەخدوتومە کە لە ڕاستیا زۆرینەی خەتای کووردە ینی کوردێک مشکلەی هەیە ئەمە مشکلەیەکی زۆر کۆنە لە سەردەمی مەلەکیەوە هەروە هاتووە بە تایبەتی لە دوای لە ئینقلابی 58 یا بڵێن شۆڕشی 58 عەبدولکەریم قاسمەوە تاوەکو ئێستا کورد ئەڕوا بەشداری ئەکا لە گۆڕینی ڕژێمەکانە لە بەغا بەڵام دوایی یەتە ماڵە پێی وایە ئیتر تەواو ینی هەرەوەنە بڕۆ ئەوە بکە و هیچ ئەرکێک لە ئەستۆ ناگرێ مەسەلەن دروشمەکانی کە بەرزی ئەکاتەوە ناچێ بە دوایانە مەسەلەن وەختی خۆی داوای دروشمی بزوتنەوەی کوردایەتی بریتی بوو لە کوردستان یان نەمان دیموکراتی بۆ عێراق و حکمی زاتی بۆ کوردستان بەڵام لە حیاتیا نەڕۆشتووە بە دوای دیموکراتیا بگەڕێ هەر وەختی ڕژێمەکان بەرحەبایەکیان لێ کردووە ڕۆشتووە مفاوەزاتی کردووە نەباسی دیموکراتی بۆ نەماسی هیچ وانە ئێستش هەروایە ینی ئەو دروشمانەی لێرە بەرزەکرێنەوە ناچن لە بەغا مشوری بخۆن جێبەجێ بکرێ لە ڕاستیە تۆ کە باسی داوای شەریکایەتی ئەەکەی ئەبێ بە قەدەر حەجمی ئەو شەریکاتی کە تۆ ئەتەوێ بڕۆی ڕۆڵ هەبێ لە بەغایە ئەمان لە دوای ڕوخانی ڕژێمی باسەوە ڕۆڵەکە هاتۆتە سەر ئەوەی بەس پارەیان لە بەغاوێ هیچ شتێکی کە پارە و امتیازات و ئەو شتانە ئیتر نەڕۆشتون لە ڕاستیە مەسەلەن هەوڵ بدەن ئەم نظامە لە بەغایە ببێ بە نظامێکی فیدراالیەکی ڕاستەقینە سیستم باش دیموکراتیزە بکرێ ڕێگە لە خراپ بەکارهێنانی دەسەڵات بگیرێ ڕێگە لە گەندەڵی بگیرێ بە دوای شەفافیەتا بڕۆین بە دوای زوڵم و نەعەدەلەتیە بڕۆن هیچ ئەوە نەڕۆشتون ئەم بە تایبەتی ئەو دوو حیزبە لە تازەم حیزبەکانی کە چەند ساڵێکە ڕۆشتون بەبێەوەی لەوێ بەشداریەکی وایان هەبێن ئێمە یەک جار وابزانمی یەکگرت و جارێک دوو وەزیریان هەبوو فەتەیەکی کەم و دوایی نەمان کۆمەڵ وەزیرێکیان هەبوو دوایی نەما گۆڕان یەک لە خولێکا وەزیرێکی هەبوو تەواو باقیەکە یەشێتی و پارتی ئەڕۆن بە دوای ئیمتیازاتە ناڕۆن بە دوای مافە ئەوە کێشە گەورەکانە دوایەوە ئەگەر بێتە سەر ئیمتیازاتیش لە 2012ەوە قانونی موازنەی حکوومەتی ئیتیحادی مەرجدارە لە 2012ەوە ئەڵێ ئەوەنە هینە بەشی هەرێمە بە مەرجێک ئەوەنە بەرمیل نەوت بدا بە سۆمۆ لەو کاتەوە تاوەکو ئێستا تەنیا لە مانگی 5 ساڵی 2014 بۆ ماوەی کەمتر لە مانگێک یەک مانگ بڕێکی یاوە مانگی 5 ساڵی 2014 بڕێکی داوە و ئەو بێنە و دەستشۆرە ئەویش مەبەستیان بوو زەختیان لەسەر بوو کە ئەیان و نەوتەکە نادەن ئەمان ئەیان و باسی ئابووری سەربەخۆیانە کرد بۆ ئەوەی عوزر بۆ ئابووری سەربەخۆ بێننەوە بەتەما بوون ئەوان هەموو مانگێک بەشەنەوتەکە بن بە هەرێم ئەو کاتە 250,000 بەرمیل بوو بیان بە بەغاش هەموو ساڵ هەموو مانگێک تریلیۆنێک و 200 ملیار دۆلاریان داتیان 1 ملیار دۆلار تەوانەمە خەیاڵشتی وان نابێ
بۆ ئەوەی ئەمە بڵێن ئیتر ئەوە ئێمە خەتای ئێمە نییە ئەو مانگەیان و ئیتر تەواو بەغاش و تیشتیوان ئەوە نابێ ئێمە عەقدی ساڵانەمان هەیە ینی قانونی موازنە بۆ ساڵێکە تۆ بتەوێت لە مانگێکە بیت بمخەڵەتێنی بڕێ نەوتم بیتێ و دوایی داوای مستحقاتی خۆتکە ئەمە نابێ بەس ئەوەیان کردۆ باقەکەی لە ڕاستیە لە 2012 کە قانونی موازنە مەرجدارە هەتاوەکوی ئێستا هەرێم هیچی ناوە بەغا ئەو من لە متارێکە ماوەیەک لەمەوە پێش داهاتەکانی هەرێم لە چۆن بڵاوم کردەوە وتارێکی درێژە بڕێکی زۆر پارە لە بەغاوە هاتووە باشە دواتر قسەی لەسەرەوە کە چەند بڕە پارە لە بەغداداواتە بۆچی چی لێ پاشەکەوت نەکراوە مامۆستا بەکرد جەنابی بە خێر بێ سەرنجی بەڕێزت چی بوو لەسەر کۆبوونەوەکەی ئەمڕۆی پەرلەمان و بڵین سەرۆکی فراکسیۆنەکان و لەگەڵ شاندی حکوومەتی هەرێم پەرلەمان هیچ ڕۆڵێکی لە مەسلەی هەرێم و بەغداد و موچە و بەناوی خوای گەورە و میهرەبان خۆی کۆبوونەوەکە من چەند سەرنجێکم لەسەری هەبوو یەکەم دەبوایە کەسی یەکەمی پەرلەمان و کەسی یەکەمی حکوومەت بەشداری ئەو کۆبوونەوە بوونایە چونکە پێم وایە لە ئەم قۆناغی ئێستادا هیچ ئەولەویەتێک و هیچ کارێکی گرنگ نییە لە بژێوی و موچەی خەڵک زەڕوتر بوو پێویستتر بێ کە نەهاتنا ئەوان بۆی نەهاتوون ئەمە خاڵ یەکەم دووەم ئەم کۆبوونەوانە بەڕاستی زۆر درەنگ وەختە وە کۆڵە فرسەتی زایعە لە کاتی زایعایە چونکە وەکو کاک مەحموود باسی کرد لە نێوانی حکومەتی ناوەندی و حکومەتی هەرێمی کوردستانە پابەندبوون هەیە ئیلتیزامات هەیە بەغدا ئەو بەشەی خۆی دەنێرێ بە مقابل ئەوێ هەرێمی کوردستان پابند بێ بەو بڕگانی بودجێ عێراق کە کۆمەڵ ئیلتیزاماتی خستۆتە سەر هەرێمی کوردستانیش و بەداخەوە لەناو ئەم کۆبوونەوەی ئەمڕۆدا تەنها ئەو قسانە دووبارە بوون ینی ئەوەی کە لە کۆبوونەوەکە ئەمڕۆ خراوەت و ڕوسیا ڕۆژە لەسەر میدیاکان و ئیعلام هەیە ئەم قسانە کە چاوەڕێ بەغا ئەکەن لە بەغاوە پارە نەهاتووە شان ڕۆیشتۆتە بەغا کە شانەکە ڕۆیشتۆ بەڕاستی تووشی شۆک بووە لە بەردەم بەغدایە لەبەرەوە درەنگە لە هەمووی گرنگتر لەم کۆبوونەوەی ئەمڕۆدا بەدائیل و چارەسەر نەخراوەتە ڕوو ێ باشەوا بەغدا نەینار تۆ چی ئەەکەی لە تێریم چارەسەری نیە ئێستا بۆ نمونە بەغدا ئێستا بڵین ڕایگرتوونێ نردووە دوشکی چوار بڵێ ئەی چارەسەری حکوومەتی هەرێم چییە؟ هیچ چارەسەرێکی نەخستۆتە ڕوو ئەمە ئەم هاتوو هاوارەیە کە ینی خەڵکی پسپۆر خەڵکانێک کە خەمی ئەم دۆخیان بوو خەڵکانێک کە ئەم دۆخیان لە پێش چاو بوو کە باداخەوە گوێ نەگیرە کە ئێمە چەندین جار جەخت لەسەر ئەوە کراوەتەوە کە هەرێ بژاردەی سەرکەوتوی هەرێمی کوردستان بۆی تووشی قەیران نەبێ ئەوەیە کە لەگەڵ بەغدا ڕێبکەوێ 5 ساڵە داوای ئەواکرێت لەو سەردەمەیە کەوتویانە ئێمە بە شێوەیەکی سربەخۆ نەود ئەفرۆشین و بۆ ئەوەی موچە و بژێوی خەڵکی کوردستانی پێدابینکەین وەک ئێستا بیرمە کە ئێمە سەرۆک فراکسیۆنەکان لە خودی پێشوو لەگەڵ ئەنجومەنی هەرێمی بۆ نەوتی گاز کۆبووینەوانێ و وەزیری سامانە سروشتەکانیش ئامادە بوو قەناعەتی ئەوان وابوو کە ئێمە بۆی ئەم نەوتە بە شێوەی سربەخۆ ئەفرۆشین بۆی یەک پێویستیمان بە بەغا نەمێنێ دوو کە موچەی خۆمان دابینکەین بژێوی خۆمان دابینکەین ئەو کاتە بەڵام بەداخەوە ئەمیان نەبردەسەر تۆ بەغا پێویستیت بە بەغا بوو لەبەرەوەی بەغا دەوڵەتە احتیاطی نەقدی هەیە ئەتوانێت قەرز لە دەرەوە بکە بتێ و نەتێ بوونیەی موسەساتی دەوڵەتی تێدایە هەموو ئەمانە فاکتەری گرنگ بوون ینی کە هەرێمی کوردستان بەداخەوە مراوەحەی کرد و کاتی کوشت و خۆتە سیاسەتی لەف و دەوەرانی بەکارهێنا بۆیە ینی ڕۆژمانگەیش بە ئەم ڕۆژە کە ئەبواە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ئەگەرە دانێەوە بەغا فەرموو نەینات تۆ سەری خەڵک سەرکە مامۆستا بڵێن چ جۆرە حکوومەتێکە ئەگەر بەغدا بوون پارە نەنێرێ ئەی چی دەکا مەسەلەن بۆ دابەشکردنی موچەی هیچ بڕەپارەیەکت نەبێت نەتوانی موچەی مانگێکی بدەیە ئەمە حکوومەتە بڵێ خۆی ئەم حکوومەتە ئەگەر منیش ناوێکی لێ بنێم بەڕاستی حکوومەتی پارە دابەشکردن بووە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو پارەی کە لە بەغا وەرگرتووە چۆ ڕێک دابەشی کردوێتوانێ حکوومەتی پلانی استراتیژی و بوونیە و ژێرخان و نەسیاسەتی دوورمەودای بووە نەسیاسەتی ناوەڕاستی بووە نەخۆی بۆ ئەگەرەکان داینا لە هەموو دنیاە بەشێکی حکومڕانی ئەوەیە کە تۆ بێ بەشێک لە پارەدانی بۆ هەندێک حاڵەتی کارەساتی سروشتی بۆ هەندێک دۆخی لە ناکاو حتا من ئەرشیفی پەرلەمانی کوردستان و پرۆتۆکۆڵەکانم هەڵدایەوە یەکەم کابینەی هەرێم لەم کابینانە باشتر بوو لە ڕاستیەکە دکتۆر سەلاحەدین حەفید یادی بەخێرکە دوو دکتۆرای هەبوو لە ئیقتصادا ئەو کاتە حکوومەتی هەرێمی کوردستان نەختێک پارەی هەیە
ی گومرگەکانیش بوو ئەو کاتەوە هەندێک ڕێکخراوە خێرخوازەکان 3-4 ملیۆن دلار بووە هەندێک پەرلەمانتارەڵەن ئێمە بێنە با ئەم پارەیە هەندێک دەرماڵی لێ زیارکەین دەرماڵی ئەو کاتەش چەند فلسێک بۆ نیو دینار و دینار بووە ئەوش توێتی کاکەوە هیچ لە احتیاتی نەقلی زانم توێتی ناوەڵە توێتی برادرینە احتیاتی نەقلی بۆ ئەم حاڵەتانەیە بۆ حاڵەتی جەنگە بۆ حاڵەتی پەتایەکە کە بڵاوە بێتوانێت بۆ حاڵەتی دۆخێکی لە ناکاوە کارە ساتێکی سروشتیەوە مۆزەفێک دینارێکە بۆ زیاد کرد چی لە مەسەلەکە گۆڕێ لەبەرەوە من ناهێڵم ئەبێم پارێ هەر بمێنێتوانێت بۆ حاڵەتانە سەدا هیچ سارچی حکومت بووە لە ڕاستە چونکە وەکو کاک وشیار عەبدوڵڵاڵێ 108 ملیار دلار لە بەغاوە هاتووە و ئەو راپۆرتەی دوێنێش بڵاویان کردوانێ 90 تریلیۆن دینار هاتووە لە بەغاوە تەنها لە ماوەی 10 ساڵە ئێمە حکومەتێکی ژیر وایە 15 ملیاری هەڵەگر بوو ئەمە ینی کە هیچ ژێرخانی ئابووری کوردستان ڕێگاکانی هایوەی چی پێ ئەڵی هیچی بنیەی 108 میلیارد دلار نییە ینی ئەمە بەشێکی دووەم بەشی ئەم دەوڵەمەندانی پارتیوێچێتی ینی ئەم کار بەدەستانی پارتیوێچێتی ئەوە نەخوا پێدا نین بێن هەندێک لە سامانەکانیان بێن فریامی لەتەکەون یەکی 2 میلیارد بەشیوان هەیە بەشیوان بەدڵنیایەوە هەیەە باش سپاس دەکەم کاک محمود سەبارەت بۆی کە حکومەت هێرێم ئەگەر بەغداد پارە نەنێرێ موچە دابەش نەکات ینی تۆ ناوی دەنێت چیم حکومەتە و دوایش لە بەغدادەوە ینی ئەوەی کە بەڕێز پێشتر و تارێکی درو درێژ نووسی بوو ئێمە چەند پارەمان بۆ هاتوو دەکرات چەند ینی وەکو یەدەک هەڵبیگیرێت کاک حەکیم من دەمێکە بڕوام وایە کە لانی کەم لە 2013ەوە من بە قەناعەتی کامیلی خۆم پێم وایە حکوومەتمان نییە ئەوەی کاک عەبدولکەریم کاک ئەبوبەکر باسی کرد بەشێکە لەوەی کە ئەی بسەلمێنێ ئێمە حکوومەتمان نییە ئێمە دەسەڵات هەیە لە هەرێمە دەسەڵات هەیە بەڵام حکوومەت نییە بۆیە من ماوەیەکی زۆر لە وتاردانە لە بەرنمەیەکی وایە کە ئەمە حکوومەتی هەرێم دوای ناچارم بە دوای بڵێم هەرچەند بڕوان پێی نییە بەڵام ناچارم خەڵک بە حکوومەتی ناسێ بڵێم ئێستا ماوەیە کە وازم لەوە هێناوە عوزرە بێنەوە ناوە حکوومەتی مەجازی هەرێم بە مەجاز حکوومەتە لە فعلا ئەمە حکوومەت نییە دەسەڵاتە حکوومەت و دەسەڵات من لە ماوەیەک ساڵە لەمەوە پێش لە وتارێکە ئەو شەرحم کردووە فەرقی بینی دەسەڵات و فەرقی بینی دەسەڵات و حکوومەت چییە دەسەڵات نەسەڵ لەن باوک لە ناو خێزانە دەسەڵاتی هەیە ڕئیسی خێڵ لە ناو خێڵە سەرۆکی خێڵ لە ناو خێڵە دەسەڵاتی هەیە ئەمانە بە قانون تەنظیم نەکراون پرۆژەیان نییە بەرنمەیان نییە استراتیژیان نییە هیچ بە پێی ڕۆژ ئەجوڵێن بە پێی ڕۆژ باوک بە پێی ڕۆژ بڕێ پارە بۆ مناڵەکانی پێیانکە و بۆیان سەرفەکە سەرۆکی خێڵ هەروایە و مجموعەیە نموزەجم هێناوەتەوە چوارە دوانەکەی کە ئێستا لە بیر نییە کە ئەوانە پێیان ئەوترێت دەسەڵاتی عورفیان هەیە بەڵام ئەمە بە قانون ڕێک نەخراوە لەبەر ئەوە نابێ بە حکوومەت ئەبێ قانون هەموو ئیشوکارەکانی ڕێبخا لێرە بێ حرمەترینشی لەم هەرێمە ئێمە قانونە حکوومەت هیچ قانونێکی نییە حکوومەت نییە لە دنیا پێ بڵێ حکوومەت قانونی موازنەی نەبێ ئەگەر قانونی موازنە نەبوو تۆ نازانی واریداتت چەنە و نازانی خەرجیەکانت چەنن لەبەرەوە ڕێک وەکو هینەوەکو سەرۆکی خێزان تەسەڕوفەکە لەبەرەوە ئەمە حکوومەت نییە من بۆیە حکوومەتی مەجازی بەکارهێنم بە مەجاز پێ خەڵک پێی ئەڵێ حکوومەت من بە حکوومەتی نازانم بە حکوومەتی مەجازی ئەزانم بەڵام ئەمە دەسەڵاتێکی یەکگرتوش نییە دەسەڵاتە لەو بەر کۆمەڵێ دەسەڵات هەیە و لەم بەریش کۆمەڵێ دەسەڵات هەیە لەبەرەوە ئێمە ئەم میلەتە سەری لێشەوە لەبینی ئەم هەموو دەسەڵاتە کە بە قانونی بۆ دانراوە بەڵام ئەوە کە احترامی ناگرێ خۆیانە ئەوانەی قانونەکان دانێن کە زۆرینە بەردەوام یەکێتی و پارتی بوون لە پەرلەمانە ئەو مەسەلەن قانونی بە قانونی ئەحزاب بێ ساڵی 92 ساڵی 93 قانونی ئەحزاب بە قانونی ئەحزاب یەکێتی و پارتی نابێ مبارەسەی سیاست بکەن چکە چەکداریان هەیە باشە بەس کێ ئەتوانێت ڕێگە لەمانە بگرێ نەکە ممارەسەیەکەن هەموو دەسەڵاتیان بردەوە بۆ خۆیان لەبەر ئەوە ئێمە لە وەزعێکی زۆر خراپین ئەمانە بەمنەوە عەژیان ناڕوا و ئەم حکوومەتە من وتارێکی بێجگە لە وتاری لە بەردەستمەوەی واریداتی هەرێم چەنە ینی من ئەوەی کە تەخمینم کردو ئەوەی کە لە بەردەستم بووە ئەو ژمارانەی کە لە بەردەستم بووە لە بەغا
هەچی ژمارە لە بەغاوە هاتوێ لە بەرداسە بووە لە 2023 ئەو ژمارەکانم داخلی ئەو تارەکە چەند هاتووە بڵین لە بەغاوە لە 2023 هەنێ 2004 و 2005 لە موتارا و تومە 2004 و 2005 لە بەردەست نییە بەڵام لە بابەتێکی کا 2004 و 5شم دۆزیوەتەوە لەگەڵ ئەمە 2023 و 2004شم دۆزیوەتەوە تێکەڵاوی ئەوەم نەکردووە بەس لە وتارێکی کاکە حکوومەت کۆبوونەوەکەی ئەو چ ڕۆژێک بوتی ئێمە موچە هین ناکەین کەم ناکەینەوە و بەردەوام موچادەین من بۆ ئەو هینە سێ مانگە پێم وایە لە سێ مانگا بوو بۆ ئەو وتارێکم نووسیەوە کە حکوومەت ڕاست ناکە ئەڵێ من موچە ئەدەم چونکە ناتوانێ موچە بات لەبەر ئەوەی لە 180 واریداتی نەوت هاتوۆتە خوارێ هی گومرگەکان لە 160 وایە گومرگەکان هاتوۆتە خوارێ وەختی خۆی بە لە ساسەی واریداتی نەوت بە لە ساسەی واریداتی گومرگەکان نەیتوانیوە موچە بە تەواوی باوە نەیتوانیوە لە کاتی خۆیان هەتاوەکوی ئێستا ئەو چەند ڕۆژێک کە پێێنینە مانگی 5ەوە هێشتا موچەی مانگی 12 ساڵی ڕابردوو تەواو نەبووە لە هەموو وەزارەتەکان وەریان نەگرتووە لەبەرەوەم حکوومەتە بەردەوام درۆکە ینی مشیلەکە ئەوەیە کە ڕاست بە خەڵک ناڵێ بۆچی ناتوانێ بیا و نەبێ ئێمە هین پارەکەم هاتوێتە ئەوەی کە من تەخمینم تقریبا نزیکەی 20 بابم نووسیوە کە سەرچاوەکانی دیار نییە لەوانە گومرگە ئەوانەی مەسفاکانی نەوتن کە سەردەمێ گەیشتە 530 پاڵاوگە لە هەرێمە بێژگە لە دوو پاڵاوگە گەورەکەی بازیان و کەڵک ئەمانە ڕۆژانە نزیکەی 150,000 بەرمیل نەوتە پاڵیەوەن واریداتی ئەمە دیار نییە واریداتی ڕسومی دەوائر دیار نییە وارداتی باج و خەراج دیار نییە واریداتی سنووقی خانە نشینی دیار نییە واریداتی باج هینە ئەوەی سلفەی زەواژ دیار نییە هی سلفەی خانوبەرە دیار نییە ینی نزیکەی 20 بابە ئەمانە کۆیکەیتەوە بێژگە لەوەی کە ئەوەی پارەی هین وەختی خۆی ئەمە حکوومەتەکان هەتا 2023 بە واریداتی گومرگ بوو باسم کردووە کە ئەو وەختە کاگنەوشیوان بەڕەحمەت بێ لە بەڕێگەوە بن پێم وایە بۆ کۆبوونەوەی پاریسە کە شەڕی ناوخۆیەکێتی و پارتی بۆ سوڵح لە ناو تیارەکەیە کە دارۆ شێخ نووری لەگەڵا بێ بەڕەحمەت بێ داوای هینی لێ ئەکا معلوماتی لێ ئەکا لەسەر واریداتی هەرێم ئەو وەزیری دارایی بۆ ئەو کاتە پێبێ لە ناوجانتاکە ئەیاتێ هاتەوە وتارێکی نووسی ئەڵێ ئەم واریداتەی کە هەمانە بەشی ئەوە ئەکا بە احترامە پێویست بە شەڕ ناکە بەشی هەمومانەکە بەشی هێنانەدی دادی کۆمەڵایەتی ئەکا بەشی سلفەی زەواجەکە بەشی سلفەی خانوبەرە ئەکا بەشی هەموو شتێکە لەسەر چی شەڕە بەس گومرگەکانیش بوو باشە ئێستا لە دوای هینەوە یعنی ئەوەی من تەخمینم کردووە لە 91ەوە کە کورد خۆی دەسەڵاتی خۆی گرتووەتە دەست هەتاوەکو کۆتایی ساڵی 2019 نزیکەی 400 ملیار دۆلار هاتۆتە هەرێمی کوردستان بەوەی عێراق و بەوەی کە لە خاریجەوە بەوەی کە کەس و کاری هین وەختی خۆی یەکێک لەوانەیە کە ژیانی خەڵکی ڕاگرت بوو ئەوانەی لە خاریج بوون پارەیان ناردەوە بە کەسوکاریان ئەوانە بەهی منەظەمات ئەمانە یعنی نزیکەی 400 ملیار دۆلار باسی عێراقەکەن بە عێراق 1000 ملیار هاتۆتە عێراقەوە لە ماوەی ئەو حەڤە ساڵەیە ئەو هەزارە نزیکەی 110 ملیاری هی ئێمە وەرمان گرتووە هێشتا گەندەڵیەکانی عێراق زۆر کەمترە چکە عێراق بۆ 30 ملیۆن هەزار هاتووە بۆ 38 ملیۆن نەبوو ئەوەی ئێمە بۆ 18 پارێزگاش بۆ ئەوە ینی داهاتی 18 پارێزگا و 38 ملیۆن ئێستا ئێمە بۆ ئەو 4-5 ملیۆن 400 ینی ئێمە ئەگەر بەنسبە و تەناسب حسابیکەی 3 بەقەدەر ئەوە زیاتر ئەکا ڕەنگە 4 بەقەدەر ئەوەش پاکە هاتۆتە عێراقەوە دیار نییە لە سەتادەی ئەوەی لەسەر عەرز ئەیبینی ناکاتە لە سادەی ئەو واریدە ئەو دۆلارەی کە هاتۆتە هەر دزراوە واضح باشە دوای بزانین لەکوێ دەگەڕێمەوە لای بەڕێزکاک مامۆستا بەکرد سەبارەت بەوەی کە پێشتری وەکو فراکسیۆنی خۆتان باسیەوەتان کرد بوو کاتی ئەوەیە کە پارە شاراوەکان بهێنرێن بۆ موچە سەرف بکرێن دوای فراکسیۆنی پارتیش داوای ڕوونکردنەوەی لێکردن دەزانن پارە شاراوەکان لەکوێن ئەگەر بهێنرێنەوە ئێستا کێشەی موچە چارەسەر دەکات
ئێمە وەڵامماندایەوانێک کە جارێکەکەم پێمان سەیرە کە فراکسیۆنێکی دەسەڵات خۆی نادیدە بگرێ خۆی هەڵە بکات لەسەر ئەم دۆخی کە لە هەرێمی کوردستانە ئاگوزارێت و داوای ڕوونکردنەوە و زانیاری لە فراکسیۆنێکی ئۆپۆسیۆنکە بەڵام بەهەر حاڵەمە وەڵامیشماندانەوەوانێکە بەڵێ سەرچاوە نادیارەکانی داهات ئەمانەی خوارەوەن پێش هەموو شت نەوتە ئەو نەوتەی کە 6 ساڵە ئێوە بەسەر بەخۆی فرۆشن لە هەموو دنیاە وڵاتێکم پێ بڵێ لەسەر زەویە نەوت بفرۆشێ بەڵام موچەی هاوڵاتیەکانی پێداوین نەکرێت 24 میلیارد دلارش قرزدار بێ دووەم ینی ئەم حکوومەتە سێرەکەی لەوەدایە قەرزاری هەموو خەڵکە قەرزاری بەغدایە قەرزاری کۆمپانیەکانی نەوتە قەرزاری تورکایە بە حساب قەرزیاری دەوڵەمەنەکانە سندوقی شێرپەنجەی بردووە ینی قەرزاری چیە نییە ینی هیچی شت نەکردووە لە ڕاستیە ئەم هەموو داهاتەی ناوخۆشت هەبووە سنووقی خانەنشینی سنووقی خانەنشینی سنووقی سلفەی زەواج هەموو ینی ئەمانێنی قەرزاری هەموو خەڵکە لە ڕاستیانی قەرزاری موچەخۆرە مۆزەفی خۆیەتی دووەم سەرچاوە نادیارەکانی داهات بریتێ لە هی خاڵە گوبرجەکان دەواازە سنووریەکان کامە هەردووچیان اعترافەکەن کە لە دوو زۆنەکە لە دوو زۆنەکەی حکومڕانی لە دوو قەڵەم ڕێیەکە هەردووچیان خۆیان ئازادانە مامڵی پێواکەن ئێستاش بڵێنەوە زۆر بەردەوام بە دڵنیاییەوە ینی تاوەکو ئەم ساتە وەختە هەموو ئەو مەسحە مەیدانیانی کۆمەڵە پەرلەمانتار کردویانە لاەنە کە عەلی حەمە ساڵح بە بەڵگە و دەلیلەوە لە هەر چوار مەرزە سەرەکیەکە لە حاجی ئۆمەران لە باشماخ لە پەروێزخان و لە ئیبراهیم خەلیل بە بەڵگەوە هەموو کوونەکانی دزیانداوەتە دەزەم دەسەڵاتە عەجایبەکە لەوایە تۆ لەم قەیرانەشە تاقە بڕیارێکت پێ نەدرێ بە ئاقاری کەمکردنەوەی گەندەڵی چ لە یاسای چاکسازی چ لە کەمکردنەوەی بندیوارەکان چ لە ڕاگرتنی هەندێک کەناڵ تۆم هەموو سەرفیاتە چ لەم هەموو لەشکرە جوێن فرۆشەی لە سۆسیال میدیا داویان ناوە کە ئەوەی ماستا و بەڵێنەکە بۆ دەسەڵات دەکەوێتە بەرخانەی تەخوین و تەشیر و ناوزەڕاندنەوانێ سەرچاوە دیارەکان هی گرێبەستەکانن کاکە تا ئەم ساتە وەختە معقولە ئێمە گرێبەستی 50 ساڵی و 25 ساڵیمان هەیە لەگەڵ ڕۆزنەفت و لەگەڵ تورکیاشە چەندین جار ینی ئێمە داوامان کردو بە پرسیاری ڕسمی ئەو ڕێگانی کە لە پێڕەوی ناوخۆیان هاتووە لە کۆبوونەوەکان لەگەڵ ئەنجومەنی هەرێمی نەوت و گاز وەڵامی ئەوان ئەم شتەیە وەڵا ئەوە مەسەلەیەکی ئەمنیە مەسەلەیەکی ئەمنی ئێمە ناتوانین ئەوە تام دێنێ نەیدەی بە پەرلەمان خۆ بۆ خۆت گوێ لێ بوو ینی سەرۆکی پەرلەمانی کوردستان دەڵێم من ناتوانم بڵم داهات شەفافە و ناڕوا بۆ پارتی وێچێتی دیوانی چاودێری دارایی بە دیکۆمنتەوە نووسراوی دیوانی چاودێری داراییمان داونەتێ کە ئەمە خۆی ئەڵێ بە حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە وەزارەتەکان زانیاریمان نادەنێ گرێبەستەکانمان لا نییە لەبەرەوەی ئێمە ناتوانین وەردبینی بکەین دیوانی چاودێری دارایی خۆی هاواری لێ هەڵسپارەکان لە دەرەوە لە ژێر زەمینەکانن لێرە بە دڵنیایەوە لێرەشن لە دەرەوەش هەن و بەشێکشی ئەمەیە کە ئەم هەموو ملیاردێر و ملیۆنێرە کە قوت بۆتەوانێ کاکە 29400 کۆمپانیا هەیە لە کوردستانە بە پێی دوایمین ئامار کە کاک وەزیری بازرگانی کاک کەمال مسلم باسی کردیانی 29400 کۆمپانیا کاک محمود لە دەرەوە ژیاواکە تۆ هەرێمیشی پشکۆلانەی وەکو هەرێمی کوردستان نە لەسەر مینایە نە لەسەر بەحرە 29400 کۆمپانیا بۆچیە بە تایبەتی کۆمپانیا زەبەلاحەکانی خۆی جارێکی تریان یەکێکی لە سەرچاوەکانی نادیاری داهات مساتەحە و تەندەرەکانن یعنی مەشروع هەیە لەم شارە دەوڵەمەندێک وەری گرتووە کە لەگەڵ دەسەڵاتە شەریکە هەر بە فرۆشتنەوەکەی 10 میلیۆن دلار قازانجی کردووە لەم دەستەوە بۆ ئەم دەستە لە سلێمانیەوە هەر لە ناو ئەم شاری سلێمانیە بەڵێ هەمووی دراوە بە داواکاری گشتیش هەر ئەم دەستەدایەتیە بۆ دەستە بێ ئەوەی چیسێکی منتۆی تا سەرفکە 10 میلیۆن دلار قازانجی کردووە ئەمەیە سەرچاوە نادیارەکانی داهات ئەوەی کە هاوارە کرا کە ئێمە بە کەرتەکانی کە ئیهمال نەکەین کاکە وەڵڵاهی کوردستان نەوتیشی نەبووە بە پیشەسازی و بە کشت و کاڵ و بە گەشت و گوزار ئەتوانی بیژێنی بەس بە کشت و کاڵ ئەتوانی دەستێکێمینە بەڵە ینی ئەوە کەوترایەوە با پشت بە یەک تاگڕەهەن نەبێ ئابووری ئەم هەرێمە با هەر پشت بەنەوت نەفرۆشین بێژگە لە گەندەڵیش بەڕاستی کە ئەوە هۆکاری سەرەکی بە هەدەردانی ئەو هەموو سامانە زۆرە بوو کە من پێم وایە ینی کاتێکی زۆر لە دەست سووە تازە بەڵێ سوپاسم دەکەم ناوبڕێکمان هەیەدواتەکەرم بۆ لای بەڕێستان بەڵە بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەکەین وڵاتە تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ.
چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە، من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. ساردخانەی چوارقورنە بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە. ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن. لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن. ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە. هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگە پەلەوەریەکان. ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان. ناونیشان چوارقورنە نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل. ساردخانەی چوارقورنە. سۆزی دایک بەهێزمان دەکات. دوای پێکەنین و گریان شیری ئەپتلۆن ئارامبەخشە. بۆ ئەوەی منداڵەکەت لە شولارێکی تەندروست و بەهێزی هەبێت، شیری ئەپتلۆنی هۆڵندی بەکاربێنە. شیری ئەپتیلۆن لە تەمەنی 1 ڕۆژی تاوەکو 3 ساڵی بەکاردێت. ئێستا توانە و هزر و داهاتووی منداڵەکەت زامن بکە لەگەڵ شیری ئەپتلۆنی هۆڵندی. شیری ئەپتلۆن ڕاستەوخۆ لە هۆڵندا بۆ کوردستان دێت. ئەپتیلۆن باشترین شیری سەردەم. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک محمود بکەرم بۆ لای بەڕێزت وتارێکی نووسی بوو لە ژێر ناونیشانی کاتیوەیە کە پارە دزراوەکان بهێنرێتەوە. ئەگەر پارە دزراوەکان بهێنرێتەوە بەشی موچەدەکەی خودت بڵێن لە کوێن پارە دزراوەکە؟ پارە دزراوەکان طبعا ینی من هینم کردووە ئەو ژمارانەی لە بەغاوە ژمارەی ڕسمیەوە ئینکاری ناکرێت لەگەڵ ئەوانەی کە مثلەن وارداتی گومرگ لە 1991ەوە لە ڕۆژی ڕاپەڕینەوە پێش ڕاپەڕینیش گومرجیان وەرگرتەوە، بەڵام تۆ لەو وەختەوە دانێکە بەعس کشایەوە ئیداراتی لە هەرێمی کوردستان کشانەوە. ئەو کاتە گومرگەکان هینەکەیان حساب کردووە لە گومرگەکان ئەچوو بۆ حیزب تا حکوومەت دروست نەبوو، لە ساسی ئەیرا بە پارتی، لە ساسی ئەیرا بە یەکێتی، لە سەتا لە ساسیانزەی بۆ حزبی سۆسیالیست بوو، لە سادەی بۆ حزبی شیوعی بوو، لە ساهشتی بۆ پارتی گەل بوو، لە سا 4 بۆ حزبی زەحمەت کێشان بوو، لە سا 4 کەی بۆ پارتی بۆ پاسۆک بوو، لە سایەکی بۆ بزوتنەوە دیموکراتی ئاشووری بوو. لە ساسەکە بەم شێوەیە دابە شەکرا ئەمانە ئەندامی بەرەی کوردستانی بوون، دابە شەکرا بەسەر بەرەی کوردستانیە. یعنی لە پێش دروستکردنی حکوومەت و پەرلەمانەوە وارداتی گومرگ کە هەموو خەڵکی هەرێمی ئەژیان، دواییش بەشی مەسرفی شەڕی هەردوو لایە کرد کە شەڕی ناوخۆشیان دروست کرد. ینی مەبەستمە خەڵک بزانێ حەجمەکەی چەند گەورە بووە ئەم وارداتی گومرگە. لە ئێمە خەڵکی هەرێم هەتاوەکو 2003 بەوانە ئەژیا و دواییش طبعاً لە 95ەوە وردەوردە نەوتی شیواشۆ کاتە مەیدان و دواییش هەنێ بەیری کە دروست بوو. ئەمانە هینەکانیان دیار نییە. وارداتی گومرگ لە ئەوە ڕۆژی ژانی ئەم حکوومەتەوە لە یەکەم ڕۆژەوە دیار نییە، پێش دروستکردنی حکوومەتیش کە وەکوتم هی بەرەی کوردستانی لە سەردەمی بەرەی کوردستانیەوە وارداتی ئەم حکوومەتە لەم بوارانە دیار نییە، هی گومرگ دیار نییە،
هی هینەکانی ناوخۆەوەی ڕسومی داوائیرەکان باش دیار نییە، ڕسوم دیار نییە، بە پارەی سندوقی خانەنشینی دیار نییە کە وەختێک سلفەی زەواژ و سلفەی عقاریشیان هێنا ئێستا ئەویش نییە. من خۆم لە 2002 سلفێ کردووە ساڵی 1250 ملیۆنێک و 250,000 دینار ئەگەڕێنەوە بۆ حکوومەت، ئەمە ناچێتە هیچ باوێک کەس نازانیانیتە لەوێ و نەبێ باشە. زۆرن ئەو بابانەیە کە طبعا ئەو پارانەی کە لە خارجەوە هاتوون ئەوانەی کۆمپانیەکان هێناوەکان شوێنیان دیارە ینی بیان هێن پارەی دزرا و بەشێشی کاک ئەبوبەکر وتی لە لای ئەوانن کە ئێمە اقتصادمانیە ئەو هەموو ملیاردێرەمان لەکوێ بوو مەسەلەن بەڕەحمەت بێ مەمجەلا جارێ لە دوانێکاوتی ئێمە 10,000 ملیۆنێری دۆلار طبعا 10,000 ملیۆنێر و 30 ملیاردێرمان هەیە. باشە 10,000 ملیۆن و 30 ملیاردێر ئەمە هی ساڵی 2009 ئەوانەیە پێم وایە لێدوانە 14,000 ملیۆنێری دۆلار و ملیاردێرەکانی زیادیان کردەوە. باشە تۆ ئیقتصاد نییە، نەسەناعی هەیە، نەزەراعەیەکی وا بەهێزت هەیە، مەسەلەن ئەنتاجی معلوماتەکەی مەسەن دەوڵەتێکی وەکو ئیسرائیل دەوڵەتێکی وەکو سنگاپۆرە ئەم دەوڵەتە بچووکانە کە ئەو هەموو احترامانیان هەیە خۆ نەوتیان هەیە نە ئەرزی زەراعی بە پیت و نە سیاحەیەکی وان هەیە بە معلوماتەژین ئەنتاجی علمەکە نەیفرۆشنەوە بەم لاولا بەوە ئەژین ئێمە ئەنتاجی علمیش ناکەین، علم صرفەکەین بەس علم ئەنتاج ناکەین. باشە ئەم هەموو هینە چۆن دروست ئەبێ کە تۆ اقتصادن نییە، ئەوە دەلالەتی زۆری ژمارەی ملیاردێر و ملیۆنێری دۆلار دەلالەتی بوونی گەندەڵیەکی بێ حەد و حسابە. ئەوە بۆ خۆی دەشێکە لە دلیلە زۆر واسەکە. بەڵام بۆ ئەشیبەنە دەرێ چونکە بانقی سپیکردنەوەی پارە هەیە لە بەغا لە هەرێم لە هەولێر لە سلێمانی ئەوانە بانقی سپیکردنەوەی پارەیان پارە هەیە لە هەرێمانی ئێمە. پێدوواکو حیزبیش ینی لە حیزبە دەوڵەمەندەکانی جیانن هەردوو حیزبەکەی ئێرە بۆ معلوماتە لە هیچ شوێنێکی دنیا حیزب دەوڵەمەند نییە بەس لای ئێمە چکە لە حیزب مثلا من لە ماوەیەکی زۆر لە هۆڵندا ژیاوم ئەحزابی هۆڵندی زانی بە چێژی ئەحزابی هۆڵندی حکوومەت هینی وەداناون یارمەتیان ئەدا لەسەر حەجمی ئینتیخابی لەبەرەوە 4 ساڵ جارێ ئەمە ئەگۆڕێ چەند ژمارەی کورسی هەبێ چەند دەنگدەری هەبێ هین معادلەیەشی ڕاضاتی بۆ داناوە ئەوە نەت ئەداتی لە ساڵێکە خۆشیان ئەچەند ڕیکلامەکەن ئەچن مەسەلەن بۆ هەنێک پێش ئینتیخابات بە ماوەیە خۆیان حازرەکەن بۆ پارەیەکی زیاتر ئەچن مەسەلەن هینەکەن کشیەکەکەنەوە دەست شێک لەسەر بازار ئەندامەکانیان طبعاً ئەمانە هەمووی ئەچێتەوە بۆ میزانیەی حیزب ئەوە واریداتێتی لە وڵاتانی پێشکەوتووە لێرە حیزب لە وڵاتانە مەمنوع کۆمپانیای هەبێ مەمنوع لە بازار ڕکاسبی بکە مەمنوع دەست لە بازرگانی و اقتصادی وڵات وەربدا هەموو ئەوانە بە قانون مەمنوع لە دەرەوە بەڵام لێرە حیزب کۆمپانیای هەیە حیزب ئەسڵەن واریداتی ئەم هەرێمە ئێمە لای حیزب باشە حتا حیزبیش نا بۆ معلومات ینی با غەدر لە حیزب نەکەین ئێستا بە دڵنیاییەوە لە 100,000 ئەتوانم دڵنیایی بێم مەکتەبی سیاسی پارتی و مەکتەبی سیاسی یەکێتی نازان واریداتی ئەو دو حیزبە چەند مەکتەبی سیاسیەکان نازانن گروپێکی دیاریکراوە ئەزانێ گروپێکی دیاریکراوە ئەزانێ و ئەمە لە ئەم سامانەی کە کۆبۆتەوە ئەمە گروپی کۆمپانیەکانی حیزبەکان گەشتوتە مەسەن هەموو گروپی کۆمپانیەکانیان کۆ بکەرەوە ڕەنگە ینی بازاڕیان خۆرە کردەوە بازار بە کامیلی بۆ هەموو هینەکانی ژیان کۆمپانیەکانی ئەوان خۆڕیان کرد واجهیان هەیە لە بازار سپاستێک مامۆستا بۆ سوارەت بۆی کە ئەگەر کابینینەوە مەسەلەن نەتوانێت کێشەی موچەش چارەسەر بکە ئەی ئەو خەڵکە ژارەی کە لە سەردەمی کۆرۆنا زیانە پێگەیشت ئەوانشی چاوکارانەکەنی خەڵک دەبێت چی بکە ئۆپۆزیسیۆن دەبێت چی بکە بۆی کە گۆڕانکاریەک دروست ببێ خۆی بەداخەوە ینی لە ماوەی ئەم دوومانگی پێشووترا کە پەیوەندی بە پەتای کۆرۆناوە هەبوو هەتاوەکو ئێستا بۆ خۆتان نەزانن حکوومەت تەنانەت یەک بڕیاری لە خازانجی خەڵک دەرنەکردووە خەڵکی کاسبکار چه ئەوانەی زیانیان بەرکەوتووە تەنانەت ئەو فەرمانبەر و
هێزە ئەمنیانی کە لە مەدانی ڕوبەڕووبوونەوە بوون لە پێشەوە بەداخەوە ینی ئەمە خاڵ یەکەم دووەم ئێستا دۆخەکە چارەسەر چێ ئێمە دوو ڕێگەمان لە بەردەمایە ڕێگەی یەکەم بەڕاستی سەر بچێشێ بۆ فەوزا ینی دۆخەکەش شیرازەی کۆمەڵایەتی و سیاسی تێک بچێت چونکە ینی گوزەرانی خەڵک و سەبری خەڵک گەیشتۆتە ئاستێکی ترسناک ینی بۆ خۆتەزانی زۆر ئەمە ینی حاڵەتێکی زۆر خراپەوە مەترسی لەسەر خودی قەوارەی هەرێمیشەیە و لەوانەیە چ بەغدا چ ئێران و تورکیاش بەڕاستی ڕاستەوخۆ دەستێوەردام بکەن هەر قەوارەکەش بەرەو ئینهیار بڕوە باش بەزەمە گەندەڵکاران دروستیان کردووە بە دڵنیاییەوە ینی سەبەبەکەی چی بوو هەم نەعەدالەتی دروستی کرد گەندەڵی دروستی کرد تۆ چیرۆکە سەرسوڕێنەرانە لە 92ەوە هەتاوەکوی ئێستا ئەمانە ینی ئەم ڕۆژە لە بەرچاو بوو کاکە کە حکومڕانی خراپ ئەم نەتیجە خراپەی لێ دەکرێتەوە ڕێگەی دووەمەوە کە ئەم دۆخە ڕێک بخرێتەوە ئەم دۆخە بە ڕێک بخرێتەوە بە ئیرادەیەکی پۆڵاینی بەهێز باش مەسەلەن یەکێک لە چارەسەرەکان دروستکردنی ئەگەر ئەمانە ینی هۆشیار بن لێپسراو بن مەسئول بن بەرامبەر بە میلەتە دروستکردنی حکومەتێکی تەکنۆقرات لە ئێستا هەڵبوەشێتەوە ئەم حکومەتی ئێستا هەڵبوەشێتەوە حکومەتێکی تەکنۆقرات دروست کرێت بەڵام ڕەنگە بڵێن حکومەتێکی بەهێز چۆن هەڵدەوەشێتەوە قوربان حکومەت دەرکەوت کە بەهێزنی ئەم حکومەتە ینی سەرەتاییترین ئەرچی حکومەت دابینکردنی موچەت کە پێ نەدرێ ئەوە لەوە زیاتر چیکە ینی کۆمەڵێک کەسایەتی بێنین کەسایەتی بێلایەن دایان کەسمان هەیە لە کوردستانە دڵسۆز بێلایەنن بەڵام یەکێتی نین پارتی نین پسپۆڕن ئەکادیمین بیان دەینە دەست ئەوان لەوانێ بڵێ ئەمە خەیاڵ پڵاوێ نەخێر ئەمە هیچ خەیاڵ پڵاوی نییە لە تەجروبەی زۆر وڵاتی ئەوروپا لە کاتی ئەزەمات و قەیرانە ئەم جۆرە حکوومەتە وڵاتەکە ئینقاز کردووە حتا من پێم وایە یەکێتی و پارتیش ئینقاز دەکات ینی ئەوان ئەگەر بۆ مای وەجهی خۆیان لەم قۆناغەیە ئەم حکوومەتە دروستکەن تەبعاً ئەم حکوومەتە سێ ئەرچی هەبێ ڕوبەڕووبوونەوەی کۆرەنا دابینکردنی موچە بە هەر شێوەیەک بووە سێمینیان خۆ ئامادەکردن بۆ ئینتخاباتێک لە داهاتوویانی ئەم سێ وەزیفەی هەبێ بەڵام بیدینە دەست خەڵکی شارەزا حتا من پێم وایە بیدینە دەست مەسەلەن هەندێک لە کەسایەتی دەوڵەمەندەکان دەوڵەمەند هەیە لە سلێمانی لە هەولێر ئەمە بیکەیتە وەزیری فڵانی من پێم وایە لە جیرفانی خۆشی سەرفەکە و لەوانەیە حەز بە مەسئولیەتیش بکات لە دۆخی ئێستامان باشتر بێ ئەمە یەکێکە لە ئەگەرەکان لەبەرەوە حکومەتی هەرێمی کوردستان ئەمە ڕێگەیەکە ڕێگەی سێمەوەیە کە فەرموو ئیرادەیەکی ڕاستەقینە هەبێ ئیسلاحاتێکی جەزری بکەن یاسای چاکسازی وەکو خۆی جێبەجێکەن بندیوارەکان هەموو ببڕن ئەم هێزی پێشمەرگەیە کە من پرسیارم کردووە ئەڵێن نزیکەی 200,000 چەکدارە لە گەرمەی شەڕی داعشە کە کاک محمودیش لەوێ ئەندام پەرلەمان بۆ لە جەلەولاوە هەتاوەکو شەنگال من لە کاک مستەفای سێقادرم پرسیێتی 30,000 پێشمەرگە واجب ئەگرێت دەیەم 200,000 کووە لەکوێ ئەمانە 100,000 بندیواری ئەمنی هەیە 400,000 کەس لە کوردستانە پێڵە منزومەی ئەم 482,000 سەروی 400,000 428,000 لەسەر هین دەستگا ئەمنیەکان موچەوەرەگرن پێڵەن منزومەی ئەمنی و سەربازی ئەمە زۆرترین بوجە بۆ ئەماڕە فەرموو با ئیسلاحاتێک بکەن لە ئێستاە دەست پێ بکەن یەکێک لە دەرسەکانەوەی فەرموو با کەرتی کوشت و کاڵ گەشە پێبن با فریای جوتیارەکان کەون ئەوە نەوت هاڕی کرد فەرموو وەرە تۆ ئەم وڵاتە بەپیتەت هەیە ئەم سروشتە جوانت هەیە ئەم هەموو کانیا و ئاوات هەیە فەرموو دکتۆر ئیسماعیل بێشکچی لە یەکەم کۆبوونەوەی پەرلەمانە نامەیەگەنێرە بۆ کاک مەسعود و مام جەلال لەو کاتاڵێ سەد دروستکەن ئەوە بکەن و وڵاتێکی جوانتان هەیە لە داهاتوە تووشی قەیرانە بن 92وان پێڵێ لە یەکەم کۆبوونەوەی پەرلەمانی کوردستانە کە ئەنجامە درێت لەبەرەوە ئەم سێ ڕێگەیەمان لەبەردەما یان فەوزا یان ڕێخستنەوە یان ئەنجامدانی ئیسلاحاتێک بەڵام بە ئیرادەیەکی ڕاستەقینەوە کابینەی فلاسی کردو کابینی ئێستا من پێم وایە کابینەیە بەڕاستی ینی هیچ شەرعێتێکی نەماوە و ئەم شرایەتی لەدەستداوە بڵێن لەبەرەوەی کە ناتوانێت وعد و بەڵێنەکانی خۆی جێبەجێ نەکرد ئەو ئامانجانەی کە لە متمانەی پێوەرگرتووە لە دەی 2019 هیچی نەهێناوەتە دی و سەرایتاییترین مارکە پێ ئەوترێ موچە لەم دۆخەیە دابینی نەکردووە حکوومەتی هەرێمی کوردستان یەکەم حکوومەتە لە دنیاە کە ساڵی پڵان لە دەرویستی خۆمانە نەخێر بەشێکی ئەخر مشکلی کورد ئەوە ینی لە ئەم حکوومە هەمیشە ئەڕاتە دەرەوەی خۆی بەشەکەی خۆی قل هو من عندي أنفسكم بەشەکەی خۆی نایە لەسەری بۆستێ ینی مەترسیەکانی گەندەڵی لە مەترسی داعش خراپتر بوو خراپ بەڕێوەبردننی وڵات ئەمە نەتیجەکەی بوو هەمیشە بڵێن وڵا بەغا بوو جێنە وڵاتکاری ناوخۆ لە داعش مەترسی دارتر بوو بەڵێ ینی گەندەڵی لە ناوخۆ لە مەترسی تیرۆر
زیاتر بوو. بەڵێ سپاس دەکەم کاک محمود کاتمان زۆر کەمەوە بەس تیرۆر دیاریکراوە بوو ئەو بینیەوە دوژمنەکەتەوە ناوی داعشە بەزەم گەندەڵە لە هەموو کنجوکە لە بەرێکی وڵاتە خۆش شادوتەوانێت. بەڵێ سپاس دەکەم کاک محمود زۆر بە کورتی سەبارەتەوەی کە نەوت ینی چی بۆ خەڵک تێدا و چی بۆ دەسەڵات تێدا بۆ چارەسەریش چییە بۆ ئەم بارودۆخە ئەوە بە دقەیەک چۆن فەرموو بعد دقە سێ دقە قوربان ئەوەی کاک ئەبوبەکر وتی ینی شەرعیەت زۆرە سەبەبەکان یانەی شەرعیەت لە دەستدان بەڵام دووشتی زۆر ئەساسی یەکێکیان دەسەڵاتێک کە نەتوانێت سنووری خۆی ینی میلەتەکەی لە خەتەری بێگانە هینە بپارێزێ و نەتوانێت ژیانی میلەتەکەی تامین بکامە هیچ شەرعیەتێکی نییە حەزەکە بە دەست سنووقی انتخاباتە تێپەڕی بێ شەرعیەت بە سنووقی انتخابات نییە کە ئەزانێ سنووقی انتخاباتی چۆن تەزویرەکەی لە ڕاستیە هیچ شەرعیەتێک نەماوە و ئەوەی کە فەرمووی لە ڕاستیە کە لە داعش خراپترە و لە ئیرهاب خراپترە لە ئەسڵە هینە یعنی ئەو مەکینەیە کە ئیرهاب دروستەکە گەندەڵی و نەعەدالەتیە گەندەڵی و نەعەدالەتی ئیرهاب دروستەکە نەک بەعەکسەوە لەبەر ئەوە داعش بۆ هەبوو لەبەرەوەی گەندەڵی و نەعەدالەتی هەبوو لەبەرەوە گەندەڵی و نەعەدالەتی لە ئیرهاب خەتەرترن ئەگەر ئەو دوانەمان سەرچاوی ئەو دوانەمان و شکر ئیرهابیش نابێن. ئێستا کێ دوژمنی خەڵکی کوردستانە؟ ئێستا ئەوانەی کە داهاتی ئەو میلەتە ئەدزن بە ڕۆژی ڕووناک من بەس لەسەر نەوت باسی شار هینەکانی کە ناکەم من کۆمەڵێ زنجیرەیە بوتارە ڕەنگە ببێ بە 16 ئەڵقە ناوە ڕێگەکانی دزینی داهاتی نەوت 16 ڕێگەم ژماردووە. طبعا ئەمە من پێی ئەڵێم دزین بۆچی هەر شتێک کە دەسەڵات خۆی زانیاری شاردەوە معنەوایەت زیتیایە هیچ کەسێک مەسەلەن پەرلەمانی کوردستان حەقی هەیە بڕوا بە دوای ورتری معلوماتان نایە دەستگای نەزاهەمان هەیە نایێنێ لیژنەی نەزاهەی پەرلەمانی هەیە نایێنێ داواکاری گشتی هەیە نایێنێ ئەوەی چاودێری دارایی کە ئەمانە هەمویان دەستگای ڕقابین بە قانون حکوومەت ئیلزام کراوە کە زانیاری با بمانە نایات لەبەر ئەوە کە شاردنەوەی زانیاری ڕێگاکان شانزن بەڵام شانزە زۆرە ئێستا وەختم نامێنێ خەڵکی هەرێم نازانێت کە ئەوانەی کە سامانی نەوتی هەرێمی کوردستان ئەدزن لە دەریاکانە کۆمپانیایان دروست کردەوە بۆ گواستنەوێت حەڤە کۆمپانیا حەڤەش کەشتی لە ئاوەکانی دنیاە لە محیطاتە نەوتی قاچاقی هەرێمی کوردستان ئەگۆزنەوە بە بازاڕەکان من هی مانگی ڕابردوون پێش مانگی ڕابردوون پێەیە 21 بار حەڤە کەشتی کە هەمووی خاوەندارێتەکەی من بۆ معلوماتی میلەتەکەمان 2008 یەکێک لەم هینانە مەهیم دوو مانگی 2010 ماوە بە وەزارەتی بازرگانی عێراق بەشی تەسجیلی هینەکان شەریکات داوام لێ کردوم لیستەکەم بۆ ناردووە وتومە ئەم کۆمپانیا کوردیانە پێیان ئەوتێ لەناو ئەو کۆمپانیایکی گەورەی عالەمیە ئەم زانیاریانە ئەیە ئەو کۆمپانیای ئەڵێ ئەم کەشتیە هیچێ ئەڵێ کۆمپانیایکی کوردیە حەڤە کەشتی لە ئاوەکانە ئینە جۆزنەوە لە مانگی سێی ڕابردووە 15 ملیۆنیان گواستوەتەوە بە 21 بار بردویانە لە ئیتالیا لە ئیمارات لە یۆنان لە کرواتیا لە کۆریای جنوبی لە مصر لەم شوێنانە 21 باریان داگرتووە کە باری 600,000 کەمتر لە ملیۆنێک زیاتر بە کورتی لەگەڵەوە دایم حکوومەت هەڵبۆشێتەوە ئەمە حکوومەت نییە من بڕوان باشە ئەگەر حکوومەت ئەم حکوومەتە ناتوانێت هیچ شتێک هیچ هینێ بکە هەر ئەسڵەن ئەم قەیرانی کۆرۆنا دەری خستکە ئەم حکوومەتە هەر ئەسڵەن هەر حکوومەت نییە وەرە بڵێ ئەم حکوومەتە بۆ کۆرۆناچی کردو بێجگەلە ئەسڵەن ئەوانەشی کە ئەو ڕێنمایانەشی کە وەزیرە حکوومەت و سەرۆکی حکوومەت ئەیاندا لە پێشەوە محافەزەی سلێمانی بە 2-3 ڕۆژ
ئەو ئیجاعاتانەی دەست پێ کرد بۆ ئەوان لەوێ چاوێن لێرا کرد لەبەرەوە حکوومەتیی نەکردووە بێژگەلەوەی کە نەیتوانی ینی خەڵک لە ماڵەوەدا ئەنێ بە ژیانی تەمین ناکات تەکنۆکرات باشە بۆ ئێستا حکوومەتی من بڕۆم بە حکوومەتی تەکنۆکراتیش نیە چکەمانە ڕێگەی نیان کاکە ئەوە ڕێگەی تر هەیە بۆ گۆڕی ڕێگەی چی ڕێگەی کە هەیە بۆ گۆڕین ئەبێ گۆڕینی ڕێشەی ڕوو بە ئەژنا خەڵکی کوردستان هەتا ماون بەم حاڵاژی باشە سپاسدانەکەم مامۆستا بورەکاتمانەوە زۆر سپاس بۆ ئامادەبوونتان زۆر سپاس بۆ بینەرانی بەڕێز تا بەرنامێکی دیکە خواتانەوە